یەکێتی ملیۆنان دۆلار خەرجی مانگانە کەم دەکاتەوە. حیزبەکە بەنیازە 8 کۆمیتە و مەڵبەند کەم بکاتەوە. تیوار زانیاری گرنگتان لەسەر گۆڕانکاریە ناوخۆیەکانی یەکێتی بۆ ئاشکرا دەکات. یەکێتی سەرقاڵی گۆڕانکاری ناوخۆیە لە ئۆرگان و ڕێکخستنەکانیدا و حیزبەکە بەنیازە لە مانگی داهاتووەوە گۆڕانکاریەکان دەست پێ بکات. بەپێی زانیاریەکانی تیوار، هۆکاری گۆڕانکاریەکان زۆری خەرجی ئۆرگانەکانی حیزبەکەیە بە جۆرێک سەر و 300 بارگای مەڵبەند و کۆمیتە و ڕێکخراوی هەیە کە خەرجیەکی زۆری هەیە و بارگرانی دروست کردووە. یەکێتی بەنیازە لە کۆی 180 کۆمیتە نزیکەی 60 کۆمیتە هەڵبوەشێنێتەوە و لایەن ببات. جگە لەوەش یەکێتی چەند مەڵبەندێکیش لا دەبات و ژمارەی مەڵبەندەکان کەم دەکاتەوە. بەرامبەر بەم هەنگاوانەش حیزبەکە دەیەوێت ملیۆنان دۆلار خەرجی مانگانە لە بارگاکانی کەم بکاتەوە کە پێی وایە زۆربەی خەرجی ناپێویستن. لەلایەکی دیکەوە کەمکردنەوەی بارگاکان بەشێکی ڕێکخراوەکانیش دەگرێتەوە. ئەو کۆمیتانەی دادەخرێن زیاتر ئەو شوێنانن کە یەکێتی دەنگی زۆری لە هەڵبژارنەکاندا تێدا نەهێناوە. لە سەنتەری شارەکانیش 2 بۆ 3 کۆمیتە تێکەڵ دەکرێت. بڕیارە دۆستیەی گۆڕانکاریەکان لەلایەن ڕەفعات عەبدوڵای جێگری سەرۆکی یەکێتیەوە سەرپەرشتی بکرێت. بەپێی قسەی سەرچاوەیەکی ئاگادار ڕەنگە بەشێکی گۆڕانکاریەکان بکەونە دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەوە. ئەوەش بەهۆیەوەی ئەو حیزبە دەیەوێت خۆی بە دوور بگرێت لە دروستبوونی ناڕەزایەتی بەر لە هەڵبژاردنەکان.